ديو لفيتي أو كان يمكن أو المجان بيني كاك فيوزني بناس كان أو فيوز هذا بسترو باشا ديام زيتي كرم باش وصل سلامتك ولا في من شنو بلا بس امساك بس امساك ولا في شيء اي يا خبر يا خبر اسمع بينك ماشي بس كاس تقريبا او بس تماشي كان بس بيسا بتجيب فيوزني السلام عليكم يا خبر يا خبر يا خبر كل سنة بخير أولاد يا خبر سلامات بيا أخوة سلامات بيا صحتك والله بلمكم لو تسبوا خير تازه لماڵێ دەهاتمە دەرێ دزێک پەلاماری جانتایدا باش و پیاوەکی خێرخواست لۆی لێ وەرگرتمەوە دەنا هەرچی پارە و پول بۆ ڕۆیشت خوا گوناحی دزێت وەکرێتن ئەتو ئافرەتیش ماشەڵڵا مساعدی هەژاران دەکەی فەقیران دەکەی ببەردەوامی والله گوناحە والله لێ خێرتی دێ ئەنشاڵڵا هیچ لەگۆڕی نییە الحەمدوللا پارەکەت لۆ گەڕاوە الحەمدوللا الحەمدوللا ئێ چ هەیە بەقورآن هیچ نییە الحەمدوللا وشکو بە جوان دەڕوا و خوا خێرت و بنووسیتن ئەوە ماشەڵڵا ڕۆژانە ئەو کەسانێک کە پارەیان نییە هەژارن دێنانەکەی بە بەلاش دەخۆن و دەڕۆن هەموو جار دوعای خێرش تۆ دەکەین والله لەخوای بەزیاد الحەمدوللا بەدەزانی ماشەڵڵا هەژار هەن زۆرە بە قورئان پێڕا ناکەین پارە بەش ناکە بە قورئان ئەگە برین بەش ناکە قەنەعەت بکەین ئەوجا خوا دای تێما ئەمەش بدەینە هەژاران الحەمدوللا هەندێک مەبلەغەکی زیاتر بدەمێ یا ڕەبی خوا هەندێک بداتەوە خوا خێر بنووسی یا ڕەبی ئەو ڕقم تەلەفۆنش لەکنە بەێ هەر ئیشە کرد هەر پێویستەکە بۆ پێم بڵێ باشە دەستکانت خۆش خوا خێر بنووسی یا ڕەبی ئەوەش بەرنامە ڕۆژانەیە نیوەڕۆ هێواران ناینێت دەخواتن هەموو جار دوعای خێرش تۆ دەکەین دەستان خۆش بێ خوا خێرتان بنووسی دانش دەستان خۆش بێ ئەمزاد خوارینەوە بینە دانش کورسین خان نای ناخۆی ناوەڵە بەس چاک بەسەر چاک گەر هەبی چاک چیاکی جوان کەی ئەوەی بە